جەماعە دەڵێن بە سوالێ لە عەوڵا بکەم بزانم مەیزانێ بەڵێ فەرموو. پێستیگە سوودی چییە؟ بۆ ئەوەی گاکەت یابێت دەدە عەوڵاتت پرسیارێکی لێ بکە بزانم ئەوڵێتی. باشە منش پرسیارێکی لێکم. فەرموو. ڕێبوارێک لە زەلامێکی پرسی وتی ئەرێ کاک ئەو کۆڵانە بۆ کوێچێت. باشە بزانم تۆی زانی جواب. من نەیزانم ئەڵ ئەو کۆڵانە دەرەچێ یا دەرناچێ. نه بۆی شوێنێ ناچێ. دەبا پێوڵم پێی وتی ئەزانی پێی وتی وتی کاکە ئەو کۆڵانە